بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لەم گفتوگوێدا بە ئێوەی بەڕێز دەگەمەوە. ئەم شەو قسە دەکەین لەسەر کۆمەڵگە و ئاریشەکانی کۆمەڵگە و ئەو گرفتانی لە ئێستادا کۆمەڵگەی کوردی بەدەستیانەوە گرفتارە بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان دکتۆر سەمەد ئەحمەد مامۆستای زانکۆ و هەروەها مامۆستا محسین ئەدیب مامۆستای زانکۆ. سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. دکتۆری بەڕێزبا لە بەڕێزتانەوە دەست پێ بکەم قسەیەک هەیە لەسەر ئەوەی کە سروشتی دەسەڵاتی سیاسی و حزبە سیاسیەکان بە شێوەشی گشتی سروشتی ئەو پەیوەندی کە هیانە بە کۆمەلگاوە ئەوەندەی مەبنیە لەسەر توندوتیژی و زەلیلکردنی ئەم کۆمەلگایە هیچی تر نییە. یعنی بە قسەی ئەوانە بێ کە ئەم جۆرە بۆچوونەیان هەیە. ینی هەموو ئەوەی کە ڕۆژانە ڕوودات جار لە کوشتنی هاوڵاتیان بێ ئێمە دەبین و ڕۆژنامە نووس دەکوژرێ، هاوڵاتی بێسەر و شوێن دەکرێ، هاوڵاتی لە دەرەوەی یاسا لە دەرەوەی دادگاکان زیندانی دەکرێت تا کار بەوە دەگایانی تەنانەت کچانی بە شەناوە خۆی یەکان لە زانکۆکان ینی هەڕەشەی زیاتری هێنانی سەجیان بۆ بکرێ. ینی بەقسەی ئەمان بێ ئەمە ئەگەر بەڵگە بێ لەسەر شتێک بەڵگەی لەسەر ئەوەی کە فعلەن سروشتی پەیوەندی نێوان دەسەڵاتی سیاسی و حزبی سیاسی لە هەرێمی کوردستان بە کۆمەلگاکەی خۆی بە شەریحەکانی کۆمەلگا مەبنیە لەسەر توندوتیژی و زەلیلکردنی زیاتری ئەم کۆمەلگایە. لەسەر ئەمە قسە چییە؟ سوپاس بۆ ئەم میوانداریە. سڵاو لە بەڕێستان، سڵاو لە برای بەڕێزم کاک موحسین، سڵاو لە بینەرانی تەلەڤیزۆنەکەتان. لە ڕاستیە بەداخەوە ئێمە کاتێک پەیوەندی نێوان هاوڵاتی یا خەڵکی کوردستان لەگەڵ دەسەڵاتی کوردیە ئەبینین پەیوەندیەکی ئەوەندە خراپە، ئەوەندە لە دۆخێکی مەترسیدارایە، یعنی هیچ متمانەیەک لە نێوان هاوڵاتی و دەسەڵاتدارە نەماوەتەوە. نەک هەر متمانە نەماوە. بەڕێی من چەندین ساڵە شەڕێکی توندیش لە نێوان هاوڵاتی و دەسەڵاتدارایەوە، شەڕێکی کەمدەست و دەسەویە خەشە. من نیگەرانم تا ئێستا کە دەسەڵات بردوێتەوە بە معنا تەقلیدیەکەی وەکوتر ڕاستەکەی هەمومان دۆڕاوین. کۆمەلگای کوردی ئەگەر قەرار بێت دەسەڵاتی کوردیش بەشێک بێ، کۆمەلگای کوردیش بەشێک بێ لە دەسەڵات، یانی ئەگەر ئەو هارمۆنیە لە نێوانیشا ببینینەوە لەو ڕۆ کەس براوە نییە. بەدیوەکەی تریشا دەسەڵات سەرکەوتووە زاڵە بەسەر کۆمەلگایەوە، توانیوتی ئیرادە لە خەڵکی بسەنێتەوە و پەیوەندیەکە جگەل لە خۆسەپاندن شتێک نەماوەتەوە، ناوی شەریعەتی قانونی بێت یا تەنانەت شەریعەتی شۆڕژگەڕیش بێت. بۆیە لەم ڕۆوە پەیوەندی نێوان دەسەڵاتی کوردی لەگەڵ هاوڵاتیانە بە دۆخێکی ئێجگار خراپ و خراپتریش ئەڕاتە تا بێت و تا ڕادەیەکی زۆریش دەسەڵات لەمە تێگەیشتووە و بڵێن منەتی بە خەڵک نەماوە. خەڵکی وەکو وەسیلە بەکارهێناوە بۆ ئەوەی ئەو ژینگەیە دروست کات بۆی دەسەڵاتی خۆی تا بسەپێن. ئەجینا ئەگەر تۆ سەیریکەیت با بڵێن بەرژەوەندی خەڵکی کوردستان یا دۆخی ژیانی خەڵکی کوردستان لە هەوارێکە و دەسەڵاتی ژیانی دەسەڵاتدارانیش لە هەوارێکی تر وەکەڵی دوو دنیای تەواو جیاواز، هەندێکی شاهانە ئەژێت، هەندێکیشی تەواو محتاجە بە سەرەتایەکانی پێداویستی هەر سەرەتایەکانی ژیان. ئەمە جگەل لەوەی کە نەعەدالەتەکە تا سەر ئێسقانە، خەڵکی تێکۆشەر دڵشکاو کراوە، خەڵکی ئازادی خواست سزا ئەدرێت. وای لێ هاتووە توانین بڵێن ئازادی لە کوردستانە لای ئەو کەسانەیە کە بڕایان بە ئازادی نییە، دەسەڵات لای ئەو کەسانەیە کە بە کەیفی خۆیان بە میزاجی خۆیان لە بەرژەوەندی خۆیان بنەماڵیان کەسوکار و شەریحەی دەوروبەری خۆیان بەکارهێنن. بە کورتی ئەوەی پێوتێ بەرژەوەندی کۆمەلگا زۆر لە مەترسیدایە و هەمووی کراوەتە بەرژەوەندی قوربانی قسەیەکت سەرنجی ڕاکێشام ئەوەی کە دەسەڵات براوەیە و کۆمەلگا دۆڕاوە دوجاریش هەمومان دۆڕاوین بە دەسەڵاتیشەوە بۆ حکمی کە دەسەڵاتیش دوجار لەناو کۆمەلگا خۆی دایەتی. ینی چۆن لێ کادا ئەم دەسەڵاتە هەم براوە و هەم دۆڕاویشە، ینی براوەیە دیارە ینی لانی کەم توانیوێتی کۆمەلگاکە دا بە پلۆسێ و خۆی بسەبێنێ بەسەر کۆمەلگاکەدا ئەی لە شوێدا دۆڕاوە. ینی ئەمن لەوێ ئەمە بەسم لەوە بوو ئەمانە بەشێکن لە کۆمەلگای کوردی و تاجێکن لەمان، بەڵام لە ڕووی ژیانداریەوە لە ڕووی ژیانکردنەوە لە ڕووی ئەوەی کە خۆشگورانی نەخێر بەشێکن لە کۆمەلگای کوردی و تەواو دابڕاون و لە دوو دنیای جیاوازە. لەو ڕۆوە کە ئەوانیش لە وڵاتێکی ترەوە نەهاتوون، لە کەوکەبێتر لە ئەستێرەیەکی ترەوە نەهاتوون، هەر هەڵێنجراوی ئەمانن واتانن بڵێم کوڕی شاخەکانیش بوونە بە شێوەیەک لە شێوەکان. لەو ڕۆوە ئەڵێن بەشێکین لە یەکتری و ئێمە وەکەڵێت پەیوەندیەکی زۆر ڕابردوو زۆر تونوتیش هەبوو لە نێوان خەڵک و شۆڕژگەڕەکان لە شاخە. بەس کێشەی گەورە یعنی ئەلێرەیە
شۆڕژگەڕەکان لە شاخ نیشتمانێک نەبوو تا حکمی خۆیان بکەن شۆڕژگەڕەکان لە شار نیشتمانەکە هەیە بەڵام هەموو کەسێک تەمەناکات حکمێکی عادیلانەی تیا جێبەجێ بکرێت یعنی لێراکە هیچێکیان معادلەکە ڕاست ناکرێتەوە ئەوەنە ئاڵۆزە ئەوەنە شێواوە کە پەیوەندی نێوان هاوڵاتی و خەڵکە پەیوەندیکی تەواوکاری ئەبێت وە لەسەر بنەمای گرێبەستی کۆمەڵایەتی بێت لەسەر بنەمای قانون بێت ئەوانە هیچی نەماوەتەوە و لێرەیە وەڵێم کۆمەلگای کوردی دۆخێکی هەیە کە کەس خۆزگەی پێ ناخوازێت دەسەڵاتی کوردیش دەسەڵاتێکی پاوەنخوازە ستەمکارە خۆسەپێنە بەسەر کۆمەلگای کوردیە زۆر چاکە مامۆستا محسین بڕەنگە شاراوە نەبێکم کۆمەلگایە لە زۆر ڕۆگرفتی هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی فەرهەنگی لە ڕووی هونەرەوە لە ڕووی تعلیم و چوزانم هەر سێکتەرێک دەستی بۆ دەبەی کێشەی تایبەت بەخۆی هەیە یعنی پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەم کێشانە لە فەراغەوە نەهاتوو و لە خۆ سەریان هەڵ نەداوە یعنی با قسە بکەین لەسەر ئەو ژینگە و ئەو سیاقە تاریخی و سیاسی کە وای کردو ئەم کێشانە لەناو کۆمەڵگەی کوردیدا سەر هەڵ بدەن بەستەوەیە کە هۆکاری کێشەکان بچین بەڵێ معلومە لە فەراغەوە نەهاتووە ئەم کێشانە خۆی لە ڕاستیا ینی ڕەنگە ئەم پرسیارە تۆزێکی شکالاوی بێنە تۆزێکیش زۆر چکە ینی ئەم پرسیارە بەتەنها شمولی کۆمەڵگای کوردی ناکە زۆربەی زۆری کۆمەڵگاکانی دنیا ینی خاوەنددارێتی لە کۆمەڵێک کێشەی جۆرا و جۆرەکەن بەڵام بێگومان ئاستەکان جیاوازە و ئەساسەن هەر حساب ینی ئەوەی کە تۆ هەست بەبوونی کێشە ئەەکەی ینی ئەمە بۆ خۆی چەندێک کێشەیە لە هەمان کاتە ئەوەنەش ینی جۆرێکە لە حەل چکە گزارش لە جۆرێک لە خۆشیاریەکە کاتێککە تۆ هەست بە کێشاکەی هەزەبوونی کێشاکەی بەڵام ینی ئەگەر باس لە سەرچاوەکانی ئەم کێشانەوە کارەکانی ئەم کێشانە بکەین ڕەنگە ینی پێویستیمان بە قسەی زۆر و بە دیراسی زۆر و لە ڕوانگەی جۆرا و جۆر و ئەوانەوە قسانە بکەین بەڵام ئەگەر ڕەبتی کەینەوە بە بابەتی بەرنامەکەی جەنابتەوە کە پەیوەندی نێوان کۆمەلگا و حیزب و دوجار پەیوەندی نێوان کۆمەلگا و دەسەڵات چکە دوجار ئەوەی کە تحویلە بێ بۆ دەسەڵات و بۆ حکوومەت بریتین لە کۆمەڵی حیزب یان چەند حیزبێک کە ڕەنگە ینی ئەگەر بگەڕینەوە بۆ تیۆرەکانی تیۆری عەقدی اجتیماعی هەر ڕۆسۆ و لۆک ئەوانە کاتێککە باس لە دۆخی سروشتیەکەن ینی تۆ لە دۆخی سروشتیای وەکەی کۆمەڵە کێشە هەیە وەکو ئینسان وەکو منە بەڵام لە هەمان کاتا بەهرەداری لە ئازادیەشی ڕەها و لە کۆمەڵێک مافی ڕەها بەس تۆ لەبەرەوەی کە کۆمەڵێک ینی هەست بە کۆمەڵی کێشەکەی دەیت ینی خەڵک و نخۆی دەسەڵاتدار ڕێکەون عەقدەکەن حکوومەت ئەبێ ئەرکی خۆی جێبەجێ بکا بەرامبەر بە خەڵک یعنی چی یعنی ئەمانی بۆ پەیدا بکە یعنی ئێستای بەباشی بۆ ئیدارە بکە و ئایندەی بۆ دروست بکە چونکە لە ڕاستیا ئەمە ینی جیاوازی نێوان ئینسان و گیاندارەکانی ترە چونکە لەگەڵ هێستاشاو لەگەڵ ئایندە شامامەڵاکەی وەک جۆر کۆ ئۆپەرێشنێکەیە لە بینی خەڵکەکانە ڕەنگە توێرە بەسەر کۆمەڵگەی کوردیدا یعنی تا ڕادەیەکی زۆر جێبەجێ ئەبێ چۆن ڕێبەجێ ئەبێ ینی ئێستا ئەمەوەکە ینی حکوومەتێکمان هەیە و خەڵکێکیشمان هەیە مەفرۆزە حکوومەت یان پێشتر حیزب لە ڕاستیە خۆی ئێمە ینی کێشەکە لە حیزبایە بەر لەوەی یانی چکە هەموو کێشەکانی حیزب تەحویل بۆ ناو حکوومەت بۆ ناو دەسەڵاتی کوردی ئێمە لە ڕاستیا لە کوردستانە تا ئێستاشی لەگەڵاوێ بەتابەتین باسی باشووری کوردستانەکەم ینی حیزب هەل لە هیواوە لە 37ەوە تا ئەگاتە ئێستا بارە بەسەر کۆمەڵگاوە چۆن بارە بەسەر کۆمەڵگاوە بارە بەسەر کۆمەڵگاوە بۆ مانایی کە ینی کۆمەڵگا ئەگەر وکوتمان ئەگەر کۆمەڵگای کوردی بۆ منە پێش هیوا باوا بڵێن ینی لە دۆخی سروشتیا بوو بێ حیزب کە دێت دروسە بێ وەکو موسسەیەشی کۆمەڵگای مەدەنی و دنیای مۆدێرنە ئەبێ ئەم حیزبە کە بێتە بار بەسەرم کە دروسە بێتە بار بەسەر کۆمەڵگایەوە ئەگەر هەل لە ئابوونەشەوە باسی بکەین ئەمە جگەلەوەی کە یەک دنیا کێشەی ئەسکەری و ئەمنی و سیاسی ئەوانە بۆ کۆمەڵگای کوردی دروستەکە لە بەرامبەر بە ڕژێمەکانی تری تورک و عەرەب و فارس و چیوانەیە مەفرۆزە ئەم حیزبە ئەم نخبە سیاسی کە پێیا ئەبێ ینی ئەم کۆمەڵگایە بەرێتە پێشەوە بەڵام لە ڕاستیە ئێمە تا ئێستاشی لەگەڵا بێەوە 2010 چینە 2009 ئێمە دۆخی سفر هەیە ینی بەمانایشی تر ئەو ئامانجانەی کە حیزبی کوردی لە پێناویا دروست بووە نەک هیچی تحقیق نەبوو بەعکسەوە توانی بڵێ پێچەوانەکەی تحقیق بووە بۆیە یعنی هەموو ئەم نەخۆشیانی کە لە ناو حیزبی کوردیایە بارە بەسەر کۆمەڵگاوە ناتوانێت کۆمەڵگا لە خۆناغێکەوە بەرێدە خۆناغێکی تر ئایندەی بۆ دروستکە ئێستای بەباشی بۆ بەڕێوە بەرێ هەمووی تەحویلە بێ بۆ حکوومەت بەمانایشی تر حکوومەت چی لێ دێ هەموو حکوومەت ئەبێتە بارێکی زۆر قورسی و لە چوارچەوەی قانونە بەسەر خەڵکەوە جارێکی خەڵکەوە بۆ
چونکە تۆم بلا حەزە بکە بۆیە لە سەرتاوتم هیچ کۆمەڵگایەک نییە بێشێشە بەمانایشی تر هیچ کۆمەڵگایشی میسالیمانە ئێمە لە دنیاە ئەگەر باشی نمونەیترین کۆمەلگا بکەی باسی یابان بکەی باسی سوید بکەی باسی سویسرا بکەی هەمیشە کۆمەلگاکان ئەتوانی بە ڕێژە ئەگەر باسی بکەین ڕەنگە میسالیترین کۆمەلگا لە سەدا 50 خەڵکەکەی باش بێ باشە ئیشی حکومەت چییە؟ ئیشی حکومەت لە ڕێگای نیزام و دیسپلین و زەبت و ڕەبت و پاداشت و سزاوە باشکردنی ئەو لە 150 ترێتی حکومەتی هەرێمی کوردستان لە 20 ئەوەندە ساڵی ڕابردووە لانی کەمی ئەمەرکەی جێبەجێ نەکردووە یعنی ئیش لەسەر باشکردنی ئەو لە 150 بکات کاتۆکرێ بڵین خراپن لاسارن پابندین بە یاساوە لە دەرەوەی قانون مامەڵاکەن ژینگە پارێز نین ژیان دۆست نین و إلى آخره یعنی ئیشی لەسەر ئەمە نەکردووە لە ڕاستیە ڕەنگە ئەگەر باسی کێشە بکەین ئەگەر باسی سەرچاوەکانی کێشە بکەین ڕەنگە ئەوە بێکە هۆکاری سەرەکی ئەوەیە کە لایەنێکی عەقدەکە کە حکومەتە بە ئەرکە قانونیەکانی خۆی بە ئەرکە ئەخلاقیەکانی خۆی بە ئەرکە نەتەوەی و نیشتیمانی و ئاینەکانی خۆی نەکەڵ نەستاوە بە عەکسەوە ڕەنگە لە زۆر دۆخا بە پێچەوانەی ئەرچی ڕاستەقینەی خۆی هەڵسوکەوتی کردی بێ ڕەنگە بڵێ لەکوێیە لەکوێیە بەتاکید ئیش ئەلفوبای حکومەتداری ئەوەیە کە حکومەت و دەسەڵاتدارانی حکومی زیاتر لە خەڵک پابەندی جێبەجێکردنی یاسابن تۆ نەدوانی باسی حکومەت بکەیت و باسی قانون نەکەیت دوزار ئیشی حکومەت یعنی قانون بەهێزترین ورترین و مەزنترین وەسیلەیە بەدەست هەموو حکومەتێکەوە حکومەت کە یاسای جێبەجێ نەکرد ئیتر لە ڕاستی ناتوانانی پێی بڵێ حکومەت یا بە شێوەیەکی ئینتیقایی جێبەجێ کرد بەس یان خەتەرمان ئەوەش هەر بخۆی خەتەرە کە هەیە لە کوردستان کە زۆر زۆریش هەیە فلەبەرەوە عنی لە کاتێکە لە هەنێ دۆخە خەڵکی ئاسایی کە حکومەت نییە کە دەسەڵاتدار نییە زۆر جار داوا لە حکومەتەکە پابندی یاسا بە یاسا جێبەجێ هاوڵاتی داوا لە حکومەت دەکات بالضبط يعني تۆ خاوەنی حکومەتێکی کە یاسا جێبەجێ ناکە یان وەکو جەناب تەڵی بە شێوەیەکی ئینتیقایی باسیەکە ئیتر لێرەوە لە ڕاستیا کۆی کێشەکان سەرچاوە ئەگرێ چونکە ئەم قسەیە زۆر ڕاستەکە ئەڵێ ئەناس عەلا دینی ملوکیهم خەڵکەکان لەسەر ئاینی پاشاکانیان دەسەڵاتدارەکان ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە چۆن یعنی دوجار ئۆکێ ینی ئەوترێت ینی ئەم حیزبانەش و ئەم حکومەتەش دوجار هەڵهێنراوی ئەم خەڵکن ئەم قسەیە بە دیوێکە ڕاستە بەڵام بە دیوێکە تەواو ناڕاستە بۆ چکە دوجار حکومەت یان دەسەڵاتدار وەکوی دکتۆر ئاماژەی پێکرد یعنی ڕاستە بەشێکن لە خەڵک بەڵام دوجار لە ڕێگای خاوەنداریکردن لە کۆمەڵێک میکانیزمی کۆنتڕۆڵکەرەوە لە ڕاستیە ئەبنە کێشیانێکی جیاواز لە کۆمەڵگا یعنی ئەبنە وەکوی کە یەکێک لە فەیلسوفەکان باسیەکای بە جۆرە لە ئەژدیها یعنی ئەبێتە کیانێک جیاواز لە مرۆڤ بۆچی لەبەرەوەی بێتە یەخاوەنی بەتایبەتی لە دنیای مۆدێرنەیە ئەبێتە خاوەنی یەک دنیا لە میکانیزمی کۆنتڕۆڵکەر میکانیزمی تر لە ڕێگای سوپاوە لە ڕێگای دەستگای مخابراتیەوە لە ڕێگای مسائلی کۆمونیکیشنەوە لە ڕێگای ئاسایشەوە لە ڕێگای ئەسکەریەوە لە ڕێگای ئەو لێشاوە لە فەرمانبەرەوە ئیتر واز لا یەک مۆزوعی تر بێنە کە دەستگای مخابراتی جۆرە ئەوانیان هەیە یعنی لە ئێستاە حکومات ینی وەسائلی کۆنتڕۆڵکردنی زۆر بەدەستەوەیە بۆیە کاتێککە ئەمان ئەنی هەوڵی من هەمیشەمە وتووە ینی کاتێک ئەم وەسی لە زۆرە و جۆرە بەهێزانە لە بەباشکردنی کۆمەڵگایە سەرف ناکرێ ڕاستەوخۆ لە بەجەهەنەمکردنی کۆمەڵگایە بە خەرجە درێ ینی دوجار نەتیجەکە وایە ینی وای لەکەوێتەوە زۆر باشە دکتۆر هاوڕای لەگەڵ ئەوانەی کە هەندێک لەوانەی کە پیان وایە ئێستای کۆمەڵگەی کوردی وەکو گۆڕەپانێکی کراوە وایە بۆ هەرچی ناتەواوی و هەرچی کێشە و جوروگرفتێک هەیە کە ئێمە لە ڕابردوودا نەمان بینیوە لە ئێستادا بیبینین ینی خۆ ئەگەر سیش بکەین ڕەنگە زۆر ماندوو نەبین ینی ئێمە ڕۆژانە لێرە و لێوەشتی سیر و سەمەرە دەبستین لە فڵانە شار باندێکی تەزویرکردنی پارە دەستگیر کرا لە فڵانە شار باندێکی تری مەوادی مخەدیر دەستگیر کرا لە فڵانە شار تەنانە قسە لەوە دەگرێت تەنانەت دەستگای سەر بە حکومەتێ یان خەڵکانێکان کە سەر بە دەستگا ڕسمی حکومیەکان لە هەندێک چێشەوە تێوەگەلان فڵانە کەس خۆی کۆشت ینی بەفعلی ینی کۆمەلگاکەی ئێمە وای لێ هاتووە کۆمەلگای کوردی پێشتریش دوتم لە دۆخێکی ئێزگار ناهەموارایە ئەتوانین بڵین لە ئێستاە هەموو ئەو قەیرانانەی کە پێشتر نەشبوو بێت لە ئێستا بەدی ئەکرێت لە کۆمەلگای کوردیە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە تەنان لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی هەڵچوونیەوە لە هیچ ڕوویەکەوە نییە تاکی ئێمە معاناتی جیاجای نەبێت بێگومان هۆکاری هەرە سەرەکی ئەوەیە کە
نخبەی دەسەڵاتداری سیاسی کۆمەلگا ئاراستە ئاکات بە شێوەیەکی خراپیش ئاراستەیەکات و من پێم وایە هەموو گۆڕانکاریەکانی تر لە پشت بەڕێوەبردن و سیستمی سیاسیەوە. زۆر چاک دوکتۆر هەز ناکەی بە دەرەجەیەک سیاست بەرپرسیارە لەم دۆخی ئێستا ئێمە تەجروبەی نەوەتەکانمان هەیە و هەرچێکیشمان تێیدا ژیاوین بە تایبەتی لە دوای حەسارە نێودەوڵەتیەکەی عێراق و هەروەها دەکرێت بڵێن ئێمە دووجار حەسارمان لەسەر بوو بە حکمی ئەوەی لە ناوەندیشەوە جارشتر ئێمە هەر حەسارمان خراپ بووە سەر ڕای ئەوەی کە ئێمە بەشی زۆری کۆمەڵگەی کوردی گرفتی ئابووری هەبوو بەڵام زۆر کێشە و گرفت و دەرد و پەتە هەبوو ئەم کات لە نەوەتەکان نەدەبیندرا. یعنی ئەگەر ئێمە ئێستا مقارنەیەک بکەین بەوەی ئێستا هەز دەکەم ئێستا ڕێژەی تاوان ڕێژەی ناتەواوی ڕێژەی گرفتەکان تێک چووە هەموو هیچ شتێک لە تایمی خۆی نەماوەتەوە بەڵێ ئەزانی چۆنەکە شۆڕژ ئەگەر ورتروە تۆزێک لە بڵین مەوزوعیانش سەیری بکەین ئەگە تێکەڵاوی باڵی زانستی سیاسیشی بکەین ئەتوانین بڵێن ئەم جۆرە کۆمەلگایە کۆمەلگای دوای جەنگە کۆمەلگای دوای جەنگ کۆمەلگای ناکاوی پێوترێ کۆمەلگای تەواری کۆمەلگای تەواری ئەوەیە کە تەنانەت مردنەکانیش مردنی مرۆڤەکانیش بە شێوەیەکی سروشتی نیە و هەمیشە ئەگەری مردن هەیە و ژیانی خەڵکیش بە شێوەیەکی سروشتی ناڕوا بەڕێوە یعنی لە پڕێکە شتی گەورە گەورە ڕوو ئەدات اینجا بڵین بە باش و بە خراپیش مەبەستم کە باش چییە یعنی ئاساییە هەتا دوێنێ کەسێک هیچ ئیمکانیەتێکی عقلی وەزیفی خیبرە ئەوانەی نەبوو بێت لە پڕێکە یەک دنیا ئیمتیازاتی ینی وەرئەگرێت هیچ ئەکادیمێکی ئەسکەری نەخوێندووە لە پڕێکە ئاوە سەیری سەرشانی خۆیەکە پڕە لە نەجمە هیچ تەجروبەیەکی سەرمایهداری و پارەپەیاکردن و دەوڵەمەنی و ئەخە دەوڵەمەنی و سەرمایهداری تا ڕادەیەک هەڵێن جۆرێک لە شارەزایی ئەوێت بەڵام لە پڕێکە نەک گیرفانەکانی بانقەکانی پڕەبێت لە پارەی ئەو ئەبێتە ملیاردێر ئەمە کۆمەلگای تەواری ئەمە ناکاوە لە پڕێکە لەو بابەتانەیە ئەمە هەمووی نەعەدالەتی زیاتری کۆمەڵایەتی بەرەمێنێ هیچ شارەزایەکی لە سەحە نیە لە تەربیەنێ ئەبێتە وەزیری تەندروستی ئەبێتە وەزیری پەروەردە ئەبێتە معەللیمی ئەخلاق لەگەڵیشی یەک دنیا ئەوەی پێ ئوترێت واعیز بە دەورێک و ئەبێتەوە لە ڕۆژنامەنووس لە مەلای دینی لە مامۆسای زانکۆ لە هەموو شتەکانی تر بە دەورە ئەم کەسە هەرگیز بە خەوی ژیانی وای بەخۆیەوە نەبینیوە کە ئەو لەو پێگە ئەمە لە ناکاوە پڕ بوو یان کورد دەڵێت لە پڕەکە بوو بە کوڕێک لەو بابەت یا بە عەکسی ئەمەوە هەموو ژیانی تێکۆشان بووە قوربانی بووە زانایە پڕسەری لە پرۆژە و شتی جوانە بۆ کۆمەلگا خزمەت گوزارە دڵسۆزە بەڵام هەرچیەکەات دوجار تەنانەت تاوانباریش دەرەچێت هەرچیەکات بێئومێد دەرەچێت ئیتر ئەو پڕی ئەگاتە نقطەیە کە ئەوی پێوترێت ئیختیراب تووشی نائومێدی و بێئومێدیەکی زۆر ئەبێت تووشی نامۆبوونێکی نەفسی زۆر خراپە بێت ئەم کۆمەلگای ئێمە وای لێ هاتووە نائەدالەتەکە گەیشتۆتە ئاستێکی وا خەڵک بڵێن بێئومێد بووە لە زۆر شت ئەمە لە لایەکی تریش بڵێ کێشەی دەرونیمان هەیە کە پێشتر بەم دۆخە نەبوو گەنجێکە تەحملی ئەوە ناکە کە پێی بڵی کاکە تۆ لەم دەرسە کەوتووی بەڕاتەوە ژوورۆ خۆی ئەکوژێت لە بینی بچووکترین دەنگە دەنگی ژنۆمێردێکە تەحمل ناکەن و جیابوونەوە نازانم چی ڕوو ئەدات یان هەرچی شتێکی تر ئەوەی کە ئەیبین لە ڕووی دەروون لە ڕووی پەروەردەیەوە دۆخێکە کە کەس خۆزگەی پێ ناخۆزێت هەر ڕۆژی سیستمێک وەک معلەبات و جلوبەر لەم وڵات و لە وڵات و ئیستیرا دەکرێت ئەمە سویدی ئەو بەریتانی ئەمە پۆڵەنی ئەمە نازانم چی لەم بابەتانە بەبێ ئەوەی ژینگەی کۆمەلگای خۆت لە بەرچاو بێت کەسیش لەوە ناپرسێتەوە کەڵی ئێمە بووینە بە مختبەرێکی گەورە لەم لاولەولا خەڵک شتەکانی خۆی تاقیقات و لە ئێمە و ئەمساڵ هیچ دوو بەیانی سەرەکەی فەشەلی هێنا فەرموو دو-سێ ساڵ لە پێش ئێستا سیستمی ئینگلیزیان هێنا بۆ ناو مەکتەبەکانی سلێمانی بۆ نمونە بۆ هەموو کوردستان تەبان ئەوە ئێستاکە نیوەی زیاتری شکستی هێنا و فەشەلی هێنا پێشتریش دڵسۆزان شارەزانی ئەم مەجالەوتیان کاکە ئەمە مەکەن ئەمە شتێکی زانستی نییە باش نییە بۆ مناڵی کورد هەر بۆ سروشتی مرۆڤ ناکرێت زمانی ئاخاوتن جیاواز بێت لە زمانی نووسین تو ئەمە چۆن وانێک بۆ مناڵ بێگومان ئەم بەریەکەوتنە غەڵەتە سەقەتە کەس بە قسەت ناکات ئەمە لە ڕووی سەربازی تا دڵسۆزانی خەڵک لەوەتەی هێڵێ کاکە هێزی پێشمەرگە بۆ یەک ناخەن دوو سەنگەری ئاوا هێزی چەکدار بۆتە هێزی حیزبی ملیشایی لەم لاولەولا بە کوشتیانە دەن پێویستیان بێ شەڕەکەن پێویستیان نەبێ ڕایانە کێشن معاشیان نەبڕن معاشیان زیادەکەن ئەمە لە ڕووی داراییەوە جارێ معاش نەبڕێت و ناوێ نەپاشەکە و جارێکی تر ناوێنە ئیمتیاز و پاشەکەوت بۆ چاکەکات یعنی لە هیچ شتێکان نەماوەتەوە تاوەکو کۆمەلگای کوردی تووشی ئەم قەیرانە نەبی ینی شتێک نەماوەتەوە تا لە لێرەیە شتی نەبیت لە ڕووی ئەزمە جیاجیەکانەوە بڵێ بە فعلی ساحی کۆمەلگای کوردی دۆخێکی ئەوەنە خراپی هەیە کە جارێکی درێڵێ مۆکەس خۆزگەی پێ ناخۆ زۆر باشە مامەسای بەڕێز وەکو خۆش گوتت ئەگەر لە حزبی هیواشەوە ئێمە دەستی پێ بکەین
دەبینی حزب مێژوویەکی دوورودرێژی هەیە لە ناو کۆمەڵگەی کوردی. ئەگەر هەموو مێژووی حیزبی کوردیش نەڵێن بەڵام بەشی زۆری مێژووی حیزبی کوردی پڕ بووە لە کێشە بۆ کۆمەڵگە وە لە ناو خۆشێندا کێشەیان هەبووە. یعنی پرسیارەکە لێرەدا ئەوەیە چۆن حزبی کوردی بەم هەموو کێشانەوە هەم لەگەڵ خۆی هەم بوو کۆمەڵگەکەشی هێشتا توانیویەتی زۆر بە بەهێزی لە ناو کۆمەڵگەدا بمێنێتەوە و تا ئێرەش هەر سنتر بێ ینی لە ئاراستەکردنی کۆمەڵگە و لە دەسەپاندنی. آخر بزانین ینی تعریفمان بۆ بەهێزی و لاوازی چییە؟ ینی ئۆکەی ینی سا یەکێتی و پارتی حکومی ئەم وڵاتەکەن بەڵام وەکووتمان ینی ئێمە شتێکمان هەیە پێوترێ شەرعیەت و شتێکمان هەیە پێوترێ مەشروعیەت لە ڕاستی ئەم دوو حیزبە ینی خۆشیانەوە زانن کە نە شەرعیەتیان هەیە و نە مەشروعیەتیان هەیە. شەرعیەتیان نییە لەبەرەوەی کە لە ڕاستیا لە انتخاباتێکی نزیک و پاک و بێگرد و ئەوە نەهاتوون. یعنی ئێمە سێرکەین تۆ ئەمە وەکو تیۆر و وەکو بەهاوایە بەڵام لە ئەرزی واقع ئەم دوو هێزە خاوەنی دەسەڵاتن لە هەرێمی کوردستان. باشە ینی خۆمە ینی ئەمە بەتەنها پەیوەندی و پێش ناچی زۆر مهتەم بن بە بابەتە بەهایی و باشە بەڵام تۆ لە زاهیرە بینی ینی کە ئینسانی کورد بەدەست کۆمەڵی کێشە و ئاریشەوە ئەناڵێنێ و بێتاقەتە و نیگەرانە. بەڵام من بۆ خۆم قەت تەسەوەر ناکەم پێم وابێ کە نخبەی دەسەڵاتداری کورد ئەنی ئەوانیشیان ئاسوودەبن پێ دوایانە ئاسوودە بن. بەڵێ ینی چاک ینی زانی کاک شۆڕش مەسەلەی بەختەوەری ینی ئەندازەی بەختەوەری من تۆ بتێوە نەتەوێت بخۆ بزانی بەخۆ نەزانی ئەندازەی بەختەوەری من و تەعاسەتی من کاریگەری لەسەر تۆ هەیە بەتاکید بەڕاستی ینی و کاتێک کە تۆ دراوسێکە نانیە بیخوا و تۆ دەوڵەمەنی ئۆکەی تۆ تێری بەڵام لە ڕاستە ینی وجدانیت وجدانت هەتاگەر کەسێکی بە وجدانیش نەبی ینی حاشا لە تەوبەتە من ناڵێم ینی ئەمانە ینی خۆیان هەست بەوە ئەکەن لە ناخە ئەڵبەتە زانی مەسەلەکە چۆنە. ئێستا ئێمە من دوێنێ پۆستێکم کرد ئەڵێم بە کورتی باسم لەوە کردووە کە دەسەڵاتی ڕاستەقینە کاتێک حوزوری هەیە کە تۆ دەسەڵاتت نەوێت ینی حەزت بە دەسەڵات نەبێ و ئەمە مەسەلەیەکە لە ڕاستیا من بۆ خۆم قەناعەتی کولیم پێ هەیە. بەڵام باسەوە ئەکرێ خۆ ئەمانە ینی دەسەڵاتیان هەیە ئەم دەسەڵاتی ئەمانە ئەم برادرانە لە ڕاستیا خۆشیان ئەزانن کە دەسەڵاتێکی ڕاستەقینە و ئەم دەسەڵاتی کە ئەوان هەیەە لە ڕاستیا ینی جۆرێکە لە کۆیلەتی ئاخرە بێگامان لە شتێ بێ ئێمە خەڵکمان هەیە بۆ نمونە کاک شۆڕش نەک ئەندای مەکتەبی سیاسی حیزبێکی دەسەڵاتداری ئەم کوردستانەیە و مسلمانیە بەڵکو کارگێڕی مەکتەب سیاسیش بووە. پێشتر هێڕەشەی ئەوەیە کرد کە ئێمە ئەگەر یەک کورسیش بێنین حکمی ئەم وڵاتە بەدەست ئێمەوەیە. ئۆکەی ئەم قسەیە ڕاستە ئەم قسەیە بۆ منی هاوڵاتی بۆ کۆمەلگای داما و چەند ڕاستە بۆ خۆشی ڕاستە. ئێستا هەمانەوە حیزبە ئەوی ئیمال کردووە. ینی ئەمە ئەو کێشانی کە لە ناو حیزبە دەسەڵاتدارەکانە هەیە لە ناو خۆیانە و کێشە لەگەڵ دەرەوەی خۆیانە هیچ کەمی نییە لەو کێشەی کە لە بینی کە منێکی هاوڵاتی ئاسایی هەمە. ینی بۆ نمونە یەکێتی لە بینی خۆیان ئەو هەموو کێشە و گرفت و بەزم و ڕزمەی هەیە ئەگەر حیزبێکی دەم و ئەسەساتی دیموکراسی خاوەن باوەڕی ئازادی و بۆ پشتانە هەبوایە لە ڕاستیا نەخۆی وای لێ هات نە کۆمەڵگاش وای لێ هات. ئەگەر پارتی بە هەمان شێوە حیزبێ وایە بە مانای کەلیمە حیزبێکی نیشتیمانی نەتەوەیی باوەڕی بە پرەنسیپە دیموکراسیەکان هەبوایە قەت بۆ نمونە سەرۆکی ئەم حیزبە ناچار ناکراتە نازول کا بۆ خەڵکانێک کە پێشتر بە نەیاری خۆی و بە دوژمنی خۆی ئەزانی قەت ناچار ناکرا بەوەی کە ڕێگا بدا بۆ نمونە هێزەشی بێگانەی وەکو تورکیا هەردوێنێ شەو هێرش بکاتە سنووری وڵاتەکەی ئەو. مەبەستم ئەوەیە کە ئێمە کۆمەڵی کێشەمان بەدەست ئەم مخبەرە سەڵاتدارەوە هەیە بەڵام ئەوانیش لەبەرەوەی کە پشتگیری خەڵکیانی و خۆشیان باشی ئەمە ئازانن ناچارن ببنە داردەستی ئەم هێزی دەرەکی و ئەو هێزی دەرەکی ئەم هێزی ناوخۆی و ئەو هێزی ناوخۆی. یعنی ئێمە چەندە کێشەمان هەیە ئەوانیش هەمان کێشەیان هەیە ڕەنگە زیاتریش بەڵام جۆری کێشەکان جیاوازە. بۆیە یعنی من بۆ خۆم هەمیشە باز ینی ئەوم بە زۆر بەلاوە سەیرە هەمیشە هەر هێزێک هەر نخبەیەکی دەسەڵاتدار ئەگەر شەرعیەتێکی جەماوەری ڕاستەقینەی نەبوو ناچارە ببە بە داردەست و دەستکەلای ئەوانی تر یعنی بەمانایەشی تر وەکو چۆن خەڵکەکا بە کۆیلە ئەویش دەبێتە کۆیلەی خەڵکی تر. کەواتە تۆ چیت کرد وەکو دکتۆر باسی کرد فعلا لەم معادلەیە ئێمەش و دەسەڵاتی نخۆی دەسەڵاتداریش دۆڕاوین باجار چکە ئێمە ئۆکەی ئێمە لە دۆخێکە
کۆیلەی ئەوانین بەڵام ئەوانیش لە دۆخێکی ترا کۆیلەی؟ کۆیلەی کۆمەڵی خەڵکی ترن کۆیلەی ناخی خۆیانن بەڕاستیە بۆیە یعنی چۆن لەمە دەرەچی لە کات ینی من بۆ خۆم پێم وایە حەز ناکەی ئەمە دەوامەیەکە ئێمە زۆر بە ئاسانی توانین دەرچی کاک بەڵام دەبترێت زۆر ئاڵۆزە وڵی زۆر جار لە دوای جار ئێمە هاتوونێتەوە ئەو شوێنەی کە لێمانەوە دەستمانی خۆم پێم وایە زۆر ینی لە سادەیە ئاڵۆزە ئەجینا مەسلەی دەسەڵاتدارێتی مۆزوعێکی زۆر سادە و بەسیتە بۆ دەسەڵاتدارێتی کاک شۆڕش تۆ پێویستیت هیچ کۆمەلگایەک پێویستی بە هیچ نییە جگە لە نوخبەیەکی دەسەڵاتداری ملتەزیم بە پرۆنسیپەکانی دەوڵەتداریەوەی ئەمە هەیە لە هەرێمی کوردستان نانیە باڵێ ڕازگویانە قسە بکەین بە سەراحەتی حەز ناکەی ئەمە گرفتەکەیە زەبت بۆیەش ئێمە ئەو هەموو کێشە و گر و گرفتەمان هەیە ینی قسەیەکەیە کاگەی مەسی من دەمەوێت بە سەراحەت بیکەم دەگوترێ ینی ئەم دۆخە خراپە کە حزب کە سیاست لە هەرێمی کوردستان خۆڵقاندوێتی چۆتە ناو نوخبەی ڕۆشنبیر چۆتە ناو نوخبەی ئەکادمی چۆتە ناو چوزانم هونەر چۆتە ناو هەموو شتێکەوە زۆر بە قۆڵیش جا من سەرتاوا مەژم بەوە کرد کە ئیشی حیزب یا ئیشی حکوومەت ئەوەیە کە ئیش لەسەر چاکردنی ئەو لە 150 خراپە بکەوە بڵین بە سادەی بە بەسیتی بەڵام فعلا حکوومەتی کوردی دەسەڵاتی کوردی ئیشی لەسەر خراپکردنی ئەو لە 150 باشە ئەوەی کە ماوە ئەوەی کە ماوە خراپتری بۆ خۆی لە ڕاستیە هێشتاش یعنی من بۆ خۆم منش کاکتۆریش یعنی لە زانکۆ و لە ناوەندی ئەکادیمیە حوزورمان هەیە باشە ئێمە ئەزانین کە ئەوانەی دەسەڵاتدارن لە ناو زانکۆکانە بەداخەوە زۆربەی زۆریان توانم بڵێم لە سەدا 90یان خەڵکانی شایستەنین نەبووە سەرۆکی زانکۆ نەبووە ئەمیت نەبووە ڕێز قسم حتا نەبوو مامۆستای زانکۆ بەڵام ئەم بۆ مانایە نییە کە تۆ لە ناو زانکۆیە مامۆستای باش کادیری باش تەلەبەی باش ئەمانەت نییە ئەمانەت هەیە بەڵام لە کۆمەلگای ئێمەیە لەبەرەوەی سیستمەکە هەمیشە ئاوا ئەسوڕێ خەڵکە باشەکان فڕادە دەرەوەی خۆی بۆ خەڵکە خراپەکان امتساسەکە ئەمەیە کێشەکە بۆیە من پێتەڵێم یانی کاتێکە تۆ خاوەنی نوخبەیەکی دەسەڵاتداری بە ئەخلاقی مولتەزیم بی ڕێک هاوکێشەکە پێچەوانە ئەبێتەوە کە پێچەوانە بوویەوە زۆربەی زۆری کێشەکان زۆر باشە هەرڕات دکتۆر گیان هەر پێوەست بە پرسیاری یەکەم کە لە بەڕێستانم کرد بەوەی کە سروشتی ئەم دەسەڵات و ئەم حیزبانە بە کۆمەڵگەی خۆیانەوە لە ڕووی پەیوەندیەوە لەسەر بنەمای تونت و تیژی و هەروەها زەلیلکردنی کۆمەلگا بنیادراوە بۆ چون یەکەیە لەسەر ئەوەی کە ئەم دەسەڵاتە و ئەم حیزبانە خۆشیان دوجار لەسەر ئاستی دەرەوە دووچاری هەمان گرفتن خۆشیان ڕوبەڕووی تونت و تیژی دەبنەوە خۆشیان تا ئەندازەیەشی زۆر زەلیل دەکرێن یعنی نمونە زۆریانی بەنمونە دوجار دێن ئەمە بەسەر کۆمەلگاکی خۆیاندا تەفریق دەکەنەوە ینی بەڵێ بەداخۆ دەسەڵاتی کوردی وەک بڵی بەستەنیا بۆ گیان تاکی کۆمەلگای کوردی حزوری هەیە و ئەتوانێت ئەو بچەوسێنێتەوە لە بەرامبەر ئەوە ئیرادەی هەیە ئەجینا لە بەرامبەر هێزەکانی ترە هێزی ئەقلیمیڵی هێزی نەودەوڵەتیڵی شخصیاتیان نەکنیە بەڵکو گەورەی خۆیان لە بچووکیە ئەبینن بۆ هێزەکانی تر ئەگەر وانە بێت ئەسڵەن ناتوانن لەسەر ساحی سیاسی بمێنەوە چونکە وەگوتمان لە ناو جەماوەری خەڵکی کوردستانە ئەوان منەتیان بە جەماوەریش نەماوە بەشێک نین لە جەماوەر لە مرۆوە بەو شێوەیە بەدیوەکەی تریشە ئەگەر نەبنە پارێزەری بەرژەوەندەکانی وڵاتانی دەرەوە لەوێش هیچ بایەخێکیان نییە بە معنایەکی تر ئەوان ئەگەر بچووک نەبن لە ئاست دوژمنانی کووردا هەرگیز ناتوانن لەسەر ساحەکە بمێنەوە وە گەورە بن گەورەیان لێرە لە بەرامبەر تاکی و بەرامبەر عەرەبانە چییە کاکە لە بەرامبەر کەسێکی دەستگێڕ لەسەر جادەیەک عەرەبانێکی هەیە بە کەیفی خۆی عەرەبانەکەی ئەم دیودیوەکەی داتە بەرشەق پێڵێ بوو ئەڵێ ناقانونیە بەڵام ناتوانێت لە بەرامبەر تیارەکانی تورکیا تیارەکانی ئێرانە بێتە دەنگ ئەمەیان سنوور بەزاننە ئەمەیان پێشێلکردنی یاسایە ئەمەیان تێکدانی سەروەری خاک و نیشتمان و شکاندنی کەرامەتی تاکی کوردە و هەموو شتێکی ترە لە بەرامبەر ئەمەیە نەک ناتوانێت ئەتوانم بڵێم ڕێی بۆ خۆشە حەز ناکەی بەشێکی زۆری کۆمەلگەش چێش دەبێنێ لەم هەموو ئیهانە و لەم هەم سوکاتی کە پێی دەکرێت مەغڵەتێکی گەورەیە کۆمەلگای کوردی قوربانیە نەک چێژ لەمە نابینێت کۆمەلگای کوردی لە شەڕێکی تونایە لەگەڵ دەسەڵاتە و زۆر دۆخێکی بڵێن خراپ دروست بووە لە بینی ئەمەوە ئەوانە بەڵام دەسەڵاتی کوردی ئیرادەی لێ سەنراوەتەوە با بڵێن هێزی چەکدارە پارەیە ئەمانە لە لای دەسەڵاتەوە توانێتی سەرکوتی کات توانێتی بیچەوسێنێتەوە ئەجینا نەخێر ناکرێت
ناکرێت لێرە کۆمەلگای کوردی تۆمەتبار بکەین ئەمە هەڵەیەکی گەورەیە زۆر جاریتر ئەوترێت مستحقە کۆمەلگای کوردیە تاکەکان بۆ دەنیان پێدەکات وای لێ هاتوو ئێستا منەتیشی بەدەنگ دانیش نەماوە خۆی سنووقەکان پڕکات و خۆی نسبەکە بۆ خۆی دائنێت و خۆی هەموو شتێکەکات هیچ یەکێک لەمانەی ئێستا دەسەڵاتیان هەیە لە ڕێی شەریعەتی دەنگدان و دیموکراسی و پرۆسەی دەنگدان و ئەوانەوە نەماونەتەوە لەسەر حکم و خەڵک ئەمانی نەویستووە لەبەرەوە خەڵک نەخێر تاوانبار نییە من لەگەڵ ئەوەیە ئاستی هۆشیاری تاک پێویستە لە ئێستا زیاتر بێت و لەگەڵیشە هەتا ئێستاکەشی لەگەڵا بێت ئەگەرچی تمۆحی من لەمە زیاترە بەڵام ڕۆشنبیری خەڵکی سادەی کوردستان چەند بەرامبەر لەگەڵ نوخبەی دەسەڵاتدارایە ئاستی ڕۆشنبیری هۆشیاری خەڵک زیاترە هەر کاتێک کێروی ڕۆشنبیری کۆمەلگە بەرز بوو بێتەوە زۆرتر تونند و تیژی خستۆتەوە یعنی ئێمە بنمونە ینی لە دوای هەفتەی شوباتەوە ینی ئەم حاڵەتەی کە ڕوویدا تا ساڵانێکی دوور و درێژیش ینی بە وەسف دەکرا کە ئەمە لە چوارچەوەی ینی گەورەبوونی زیاتری ئاستی ڕۆشنبیری خەڵکە بەڵام بینیمان ینی پیرەمێرد یادی بەخێر پیرەمێردی شاعیر لە دێڕە شێرێکە لە پەندەکانی شتێکی جوانە لەڵێ سەرم سوڕماوە لەم دەور و کارە دەست بەرد بەهایە و بەرد خەتاکارە کاکە خەتای دەسەکەیە خەڵک ڕۆشنبیرە ئازادی خوازە داوای حەقەکە داوای ئەوانکە عەدالەتی ئیجتماعی هەبێت خۆ خەڵک شێت نەبووە بێتە سەرجادە بەڵام ئەوەی تونوتیژی دروست کردو دەسەڵاتدارە لەبەرەوە ناکرێت لێرەوە مادام تونوتیژی لە ئەکەوتە هۆشیاری با هۆشیار نەبین نابێ معادلەی ئاوە لێک دێنەوە هۆشیاری خەڵکی نیشانەی ئەوەیە کە بەم دەسەڵاتە ڕازی نییە و ناڕەزایەتەکان نیشانن بە بەرامبەر هۆشیاری خەڵکی بەڵام دەسەڵات تونوتیژە بێ دەربەسە و توانوێتی تا ئێستاکە بە منطقی هێز زاڵ بێ بەسەر ئەو دۆخەیەکە لە کوردستان هەیە منطقی هێزیش هەتا سەر بڕ ناکات من نازانم تا چەند بڕەکات بەڵام مێژوو بۆمانی وتووە سەلماندوێتی لەوەی کە تەمەنی هیچ دیکتاتۆرێک لە تەمەنی ئینسان زیاتر نەبووە لەبەرەوە چۆن سەرەتا هێراوەش کۆتایی دێت و ئەمانەی کە ئێستا لە کوردستانە ئەگوزارێت تاریخێکی زۆر ناشرینە بەداخەوە حەزمان نەکردەوە بێت زۆر چاکە مامۆستا گەیشتووین بە قۆناغێک کاتەیدا بڵین ئەم کۆمەلگای تر تەواو کۆمەلگەیشی کۆنتڕڵکراوە لەلایەن دەسەڵات و لەلایەن حیزبەکانەوە هەرگیز نەخێر بەعکسەوە ینی من بۆ خۆم بە تایبەتی لە ئێستا نەخێر لە ڕاستیە هەمیشە لە کۆمەلگای کوردیە مادێشی خامی زۆر باش هەیە بۆ ئەوەی کە تۆ ڕێنسانسی پێ بکەی پێی هەستیتەوە سیستمێکی زۆر باش و ئەوانە دروست بکەیت من هاوڕای کاگتۆرم لە ڕاستیە زۆر جار لە فەیسبوک چیەکان و خەڵکێکی زۆر ینی لە فەیسبوکە هەمیشە ینی ڕووی دەمیان لە کۆمەلگا و لە خەڵک و ڕەخنەیەکی بێمانە و کۆمەلگای کوردی گاڵتەکردن بە ئینسانی کورد و کۆمەلگای کوردی و لە ڕاستیە من بۆ خۆم پێم وایە ینی کۆمەلگای کوردی ئەگەر لە کۆمەلگا هەرە باشەکانی دنیا نەبێ وەکو کۆمەلگا بەگشتی باشە ئەوە ینی لە ڕیزی کۆمەلگا هەرە باشەکانی دنیاایە بەس جیاوازی نێوان ئێمە و هەمیشە من جەخ لەسەرەوە کەمەوە بۆ بنمونە ئەمریکا سنگافورە تورکیا مالیزیا کۆریای باشوور هیچ نییە جگە لە جیاوازی نێوان نوخبەی دەسەڵاتداری ئێمە و نوخبەی دەسەڵاتداری ئەوان ئەژینا گەلی ئێمە لەگەر لەوانتر هۆشیارتر نەبن کەمتر هۆشیار نین لە ڕاستیە بۆیە بەڵێ هەمیشە ینی ئەگەرێکی زۆر هەیە و کۆمەلگای ئێمەش تەسلیم نەبووە ئەوێگەمان لەوە بێ بەڕاستی تەسلیمی ئەم دۆخە نەبووە یعنی خۆشیان ئەوە باشەزانن کە کۆمەلگا تەسلیمی ئەوان نابێ بۆیە پەنابەنە بۆ بەر هەموو میکانیزمێکی ناشەرعی حتا ئەگەر باسی ئەخیر انتخابات بکەین یعنی ئەخیر انتخابات لە 165 خەڵک بەشداری نەکردووە یعنی چی ئەمە یعنی ئەوەی کە 165 خەڵک باوەڕی بە حیزبێک لەم حیزبانی کوردستانیە ئەو مەسەلەی زۆر گرنگە یعنی چی یعنی 165 خەڵک ئاستی هۆشیاریەکەی لەسەر و ئاستی هۆشیاری نوخبەی لەسەرەداری حیزبەکانەوەی بەعام باشە ئەم لە 135 تۆ بڕە لە 140 دەنگیاوە نیە ئەم لە 140 هەتا بە تەزویرەکانیشەوە کە هەمومان نەزانین و خۆشیان اعترافیان بەوە کرد کە تەزویر کراوە لە 120 دەنگیاوە بە دوو حیزبی دەسەڵاتدار یعنی چی یعنی 180 خەڵک لانی کەم لەگەڵ ئەم دۆخەیان نیە لەگەڵ ئەم جۆرە لە حکوومەتداری دەسەڵاتداریەتیان نییە ئێمە مەستجە بەڕاستی ئەمە ئیتر وازدەوە بێنە کە بەردەوام خۆپیشاندانە کاکە من و تۆ لە نەوەدەکانە بووین یعنی نەوەدەکانە ئەچوودە جامیعەکانەوە قوتابخانەکانەوە 160 تەلەبەکان یان کۆمەڵی خوێنکاران بوون یان یەکێتی قوتابیان بوون ئێستا من بۆ خۆم مامۆستای جامیعەم بوو ئەگەم لە تەلەبەکانی خۆم و لە جامیعەکان و ئەوانە هەیە یعنی لە ناو جامیعەیە ئێستا ئای بە حیزبایەتی بکەی بە تایبەتی سەر بۆ دوو حیزبەبی یعنی هەمووی گەنجی جوان و خەڵکی باش و ئەکتیڤ و هەتا ئەوانەشی کە یعنی شەڕێکی زۆر دەکرا لەسەر نوێنەرایەتی پۆلەکە جاران شەڕەکرا بیزە بەجاران لە نەوەدەکانە شەڕەکرا لەسەر نوێنەری پۆلێک باشە یەکێتی و پارتی شەڕی تۆندیان لەسەر ئەم مەسەلەیە کرد
ئێزانی ئێستا باوەڕیان بەو نەماوە هەر ناشیکەن بۆچی نایکەن چکە زان خۆیان دەرناچن یعنی کەواتە تۆ ئێستا مادەیەکی خامتەیە کە ڕازی نییە بەم دۆخەی کە ئێستا هەیە ئەمجا ڕەنگە پێم بڵێ ینی ئەمە کەی ئینتاجە بێت تۆ ناتوانانی ئەمە دەست نیشان بکەیت یعنی هەمیشە کۆمەڵگا اینەکەیە نییە تۆقیتێش نەزانرا ژیلەمۆیەکە یان پێویستی بە بایەکە تۆ نازانیان باە لە شۆ دیێ و لە کایە یان چێ دروستیەکە بەڕاستی بەڵام دروستە بێ بەڵام ئۆکێ ئەمی لە ئێستایا چی بکەم ئەم لە ئێستایا چی بکەم خۆ ئەوژانی من تاوا بێ ڕەنگە خەڵ سەبینەرێکی بەڕێز بڵێ تۆژانی من تاوا بێ و ئەمانە هەر تاو نەبوون ئۆک یعنی هەمیشە ئەگەر تۆ چاوەڕوانی ئەوە بیت جاری یەکەم مەسەلە لە ڕاستیا ئەبێ بەر لەوەی تۆ خەریکی ئەوەی ئەوە بی کە دنیا بگۆڕی ئەبێ خۆت بگۆڕی وەکو فەرتۆ خۆت بۆ نمونە هەستی بە ئەرکە جۆرا و جۆرەکانی خۆت بەچی هەڵستی بارکە زۆر چاکە ئەرکە جۆرا و جۆرەکانی هاوڵاتی کورد لە ئێستادا لەناو کۆمەڵگەی کوردی چییە؟ یەکەمین ئەرکەوەیەکە یعنی تۆ خۆت نەبیتە بەشێک لەو بۆگەنیەی کە هەیە ئەمە مەسەلەیەکی زۆر ئەزداتێمە زۆر قورسە لە ئێستادا نەخێر بەتایبەتی کە ئەم بۆگەنی چۆتە ناو زۆر شوێنی ژانمانەوە نانەخێر من بۆ خۆم پێشم وایە ئێستا ئەگەر کۆمەڵگای ئەو دۆخەنا لەبارەی دەسەڵاتدارەتی لە کوردستانە هەیە لە هەر کۆمەڵگاکی تری ئەوروپیش هابوایە ئێستا تۆ من و تۆ نەمانێرا بچینە دەرەوە ئەگەر مافیای مەحەلیش دروست بووایە باشە بەڵام تا ئێرەشتیوان لێرە لێرە نییە یعنی نەک لێرە نیە ینی من کەواتە بە سروش هێشتا کۆمەڵگاکەمان کۆمەڵگەیشی باشە هێشتا بە باش شەمێنێتەوە لە ڕاستیە یعنی من بۆ خۆم زۆر ئەمێ جەخ لەسەرەوە بکەمەوە کە ڕەخنەگرتن هەموو جۆرە ڕەخنەگرتنێک لە کۆمەڵگای کوردی بەخۆت بزانی یا بەخۆت نەزانی ئەڕواتە خزمەتی ئەو نخبە دەسەڵاتدارە نا دیموکراتەوە زۆر چاکە زۆر قسەکردن لەسەر کۆمەڵگا زۆر بە تاوان بارزانینی کۆمەڵگا لە ڕووی دەرونیەوە ئەمە چ کاریگەریەشی دوجار دەبێت لەسەر کۆمەڵگا خۆی تێگەشتێکی هەڵەیە و ناکرێت ئێمە ڕەخنەگرتن لە کۆمەلگا شتێکی باشە و ئێمە ئازانین دوو کەلتور لەناو کۆمەلگایە هەیە هێزێکی ئێوە کۆمەلگا بێتە پێش و هێزێکی ئێوە خۆی چەقبەست و بیهڵێتەوە ئەمە لە ململانەیەکی توندان ئەم شەڕە هەر بەردەوامەوە ئەمە زەرورە بۆ کۆمەلگا و بۆ بەرەو پێشوونی کۆمەلگا تەنانەت دەکرد بڵێم ئەمە ناوەڕۆکی توێرەکەی هیگڵ دەستنیشانەکە وحدەتە تەضاد ئەوەی یەکێتی دژەکان ئەو ئەڵێت هەر شتێک لە هەناوی خۆیان دژەکەشی هەڵگرتووە بۆ نمونە ڕەش من هەتا نەزانم سپیچیە مانای ڕەشە نازانم یان عکسەکەشی ڕاست ئەگە نەزانم خراپچیە مانای سپی مانای باشە نازانم چییە ئیتر ئەمە بۆ هەموو شتەکانی تر هەرچی شتێک هەیە لە هەناوی خۆیان دژەکەشی هەڵکردو ئەم دوانە بەریەکەکەون لە ململانەی ئەم دوانەیە هێزی سێم دروستە بێت هێزی سێمیش بە هەمان شێوە لە هەناوی خۆیان ململانەیە کات و واتە مێژوو بەر ئەنجامی ململانەکانە لەم ڕۆوە کۆمەلگا پێویستی بە ململانەیە هەیە و زۆریش گرنگە ئەمەیە وای کردووە کە کۆمەلگا لە دۆخێکی چەقبەستووە یان لە دۆخێکەوە بجۆزێتەوە بۆ دۆخێکی تر زۆر باشە بەڵام مەرجە ئەم ململانەیە متوربە بێ بە ڕۆحی دیموکراسی ئەگەر ئەمە متوربە نەبێت ئەوە کۆمەلگان نەک نابات پەکێخات ئەوە ئەبێتە بربەست لەمپەر لە بەردەم بەرەو پێشوونی کۆمەلگا دەزان قسەتەیە لەسەر پەروەردە لەسەر تعلیم کەمێک قسە بکەین لەسەر ئەو سێکتەرە ئەمە لەناو کۆمەڵگەی کوردی ڕنگدانەوەکانی یان کاک شۆڕش هەموو شتێک هەڵێنجراوی گەشەی کۆمەلگایە ئەگەر تۆ گەشەی کۆمەلگاکەی خۆتت نەخوێندەوە و ئەو واقعی کە هەیە جوان نەدبینی جوان نەدبیست و با بڵین واقعیانە سەیرت نەکرد و شتەکانت وەک ئەوەی هەیە نەبینی دوجار تووشی سەر لێ شێواوی تووشی هەڵترێزانەبی لە لێکدانەوەی شتەکانە هیچ کۆمەلگایەکی دواکەوتوو حەزەکەم ئەمە بەوردی بکەین بڵێنەوە هیچ کۆمەلگایەکی دواکەوتوو سیستمێکی خوێندنی پێشکەوتووی نییە هیچ کۆمەلگایەکی پێشکەوتوو سیستمێکی خوێندنی دواکەوتووی نییە ئەمە بۆ سیستمی سیاسیش ڕاستە بۆ ئابووری ڕاستە بۆ ئیداریش ڕاستە بۆ هەموو شتەکانی تر ئەمە مەعادلەیە کە ئەتوانم بڵێم زۆر بیرکردنەوەی وردی ناوێت کۆمەلگای ئێمە هێشتا نەمانتوانێت ببینە کۆمەلگایەکی پێشکەوتوو چۆن ئەتوانی سیستمێکی خوێندنی پێشکەوتوی بۆ بێنیت لەم حاڵێ ئەگەر تۆ هێنات ڕێک تێگەیشتنی ئەم برادرانی ئەیانوێ سیستم لە شوێنێکی تر سیستمی خوێندن وەک ئیستیرادی معلەمات و جلوبەرگ سەیرەکەن سیستمی سویدیت بۆ ئێهێنم لە کۆمەلگایەک لە ژینگەیەکە کە لەبار نییە بووی ڕێک وەک ئەو نەمامەی بتەوێت لە ژینگەیەکی ترا کە گونجاو نییە بۆ گەشەکردنی ئەم نەمامە
يعني من زووتمە ئەم نەمامە لەم خەرکەڵانی بەردەیان ناڕوێت تۆ ژینگەکەت گونجاو نییە بۆ ئەم جۆرە سیستمی سوئدی هێنا بۆ گاڵتەجاڕی سیستەمان بەپەند کرد سیستمی بەریتانیت هێنا بۆ زانکۆکان سکۆل و دەست کردە فاکەڵتی و بەزم ڕەزم و ئەمانە کە تەنیا ئەوەکەڵی هەیکەلێکی زۆر ناشرین گۆڕین لە ناوەڕۆکە هەتا بێت خراپتر و شێواوترت کرد گۆمەکەت شڵەقان بەبێ ئەوەی تۆ بتوانیت مەجرای ئاوەکە بڕوێنیت تۆ یعنی ئێستا گۆمەکە وا لێڵ بووە جاران بنی نابووە کاکە من ناڵێم زانکۆکانی ئێمە باش بوو دۆخێکی باشی هەبوو بەڵام بنی نابووە ئەمانە هاتن ئاوت دەستیان تێ وەردا و گۆمەکان لێخن کرد ئەمە تێنەگەیشتنە بۆ گەشەی کۆمەڵگا هاتوون زمانی کوردی لە بەرامبەر زمانی ئینگلیزیە بێبایەخەکەن وای لێ هاتووە زمانی ئینگلیزی بووە بوتە بە تاغی و جۆرێک لە شخصیەتی پیا کردو و شانازی بۆوەکە کاڵێت باخچەکەی من بە ئینگلیزی خوێنە مەکتەبەکەی من بە ئینگلیزی خوێنە بەشەکەی من زانکۆکەی من بە ئینگلیزی لە کاتێکە زمان ناسنامەیە بۆ قۆناغی مناڵی ئەڵێ وەت بۆ هەموو شتەکانی تریش دوجار ئێمە لێمان تێک نەچێ یعنی زمان 4 زمان هەیە عالەمیە ئینگلیزیە ئەڵمانیە فەڕەنسیە ئیسپانیە هەموو زمانەکانی تر مەحەلین زمانی سینی بۆ گەورەگرانێت جگە لە سین کەس قسەی پێ ناکە زمانی ئەسکەندەنافی سوید بەس سوید قسەی پێکات فینلەندایە نەرویجە عەرەب بەس وڵاتانی عەرەبی قسەی پێکات رووسیا بەس وڵاتەکەی خۆی قسەی پێکات یعنی ئەم 4 زمانەی لێ دەرکە هەموو زمانەکانی تر مەحەلین هیچ زمانێکی تر نە تۆ بۆچی هاتووی زمانی نەتەوەی زمانی دایکە کە بەشێکە لە ناسنامەی نەتەوەیت بێبایەخێکە لە بەرامبەریە لەمەش خراپتر تێنەگەیشتنی ئەوان پێیان وایە ئەگەر زمانت زانی ڕۆشنبیری و زانستی زیادەکە لە کاتێکە زمان وەسیلەیە ڕۆشنبیری بەتەنیا لای زمان نییە زۆر زمان زانمان هەیە بەڵام ئاسی ڕۆشنبیری بەزەیت پیادێتەوە و کەسێکی تریش وە هێزم ژاک شیراک جگە لە فەڕەنسی هیچ زمانێکی تری نازانی کاکە ڕئیسی دەوڵەتێکیش بوو ئەمان هاتوون پێیان وایە ئەگەر مناڵی کورد فێری ئینگلیزی بکەن لێرەوە توانن کۆمەلگای کوردی پێشکەن ئەمە بیانۆکەیانە بێگومان ئەمە تێنەگەیشتنێکی ئێجگار ڕوونە بۆ پێشکەوتنی کۆمەلگا بۆچی هەموو وڵاتانی ئەفریقا بە زمانی ئینگلیزی و فەڕەنسی ئەخوێنن و زمانیشان ئەپژێت مستعمەری ئێوە بوونە بەڵام وڵاتانی ئەفریقای پێشکەوتونین پێشکەوتنی وڵات بەرهەمی دووسێ شتە یەکێکی جێبەجێکردنی قانون و نەزم و نیزامە یەکێکی تری کڕینی عەقڵەکانە ئەمریکا عالمێکە کڕێ لە پاکستانی کێتر لە ئەڵمانیا کێتر لە وڵاتێکی تر ئەیکڕێ ئەڵێ وەرە تۆ خەریکی زانستی پزیشکی بە ئەوە کەیتر کۆمەڵناسی ئەمە کەیتر دەروناسی ئەو کەیتر ئەلکترۆنی بەم شێوەی ئەم زانایانە خەریکی ئینتاجی بەڵام ببوورە ئەگەر پێی وابێت مناڵی کوردی فێری ئینگلیزی بۆ توانێت وڵات پێشخات چەند ئەفریقا توانێتی وڵات پێشخات کوردستانیش ئەوەنە چونکە هیچ نەزم و نیزامێکی تیانە و ئەوەیشی لە هەر شتێ بێبایەخترە لە وڵاتە قانون و علمە کراوەت و دوو تاکی پێڵاو لە پێی ئەم دەسەڵات زۆر چاکە ینی جار لە دوای جار ینی ئەم ئەزمونانە دەرکەوتووە بە تایبەتی لە پرۆسەی پەروەردە و فێرکردن کە شکست خواردون ینی بۆچی ئەم بەڕێزانە ینی چوزانم پەنوەرناگرن بۆچی ناکەونە سەر سکێشی ڕاست و دروست یان لانی کەمێک لە معقولیەتی تێدا بێت کاک شۆڕش من پێشتر وا مەزانی لێی نازانم بەڵام ئێستا گەیشتمەتە ئەو قەناعەتەی ئەمەشتیژم و بەرمەجە بەڵێ ئێستا پلان بۆ داڕێژراوە وای لێ هاتووە تقریبا خوێندنی حکومی بەرەو خوێندنی ئەهلی و ئەوانە ئەبرێت وە نەک تەنیا بازرگانی بۆ بە قاچاقچێتیش هەر هەمووی لەسەر حسابی علم تۆ سەیری شتێتر بکە یعنی دوو شتی پێچەوانە ئەبینین خواستێکی زۆر هەیە لەسەر خوێندن خواست خەڵکی ئەوەی پێشتر دەرفەتی نەبوو خوێندن بخوێنێت ئێستا ئەوێ بخوێنێت بەڵام ئاسی علم هەتا بێت دائەبەزێت یعنی ئەم شتە زۆر ڕوونە لەوەی کە تۆ خواست هەیە ئەبێت دەرئەنجامەکەی بۆ حسابی بۆ علم پێشکەوێت بەڵام بە شایەتی هەموو کەسێک ئاسی زانستی تا بێت دائەبەزێت ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە ناوەڕۆکی علم ئیسازیشی لەسەرەکرێت ناوەڕۆکی علم کراوەتە قوربانی بازرگانی و تیجارەت و ئەملا ئەولا یعنی زۆر ئاسانە تۆ مەکتەبێک ڕەوزەیەک کورە زانکۆیەک بکەیتەوە ئەوەنەی ئەتەوێت نانەوەخانەی بکەیتەوە زیاتر بیری لەکەیت وەک لەوەی ئەتەوێت زانکۆیەک لەو بابەتانە بکەیتەوە نانەوەخانە کاکە شەلای نانفرۆشی و نان دەرکرد و هەویشتێ لێ نازەم چیتر ئەم بەس دەسەڵاتی هەبێتوانێت ئەمە بکاتی تر کێشەی نییە ئاسی زانستی بەکوێگا بەکوێ ناگا زۆر باشە مامۆستا بەسینجان دەوترێت پێش مەرجی چاکردنی دۆخی کۆمەڵگەی کوردی لەوە دەست پێ دەکا کە ژینگە سیاسیەکەی بە تایبەتی حزبی کوردی چاک بکرێنی بخرێتەوە سەر سیکە تەندروستەکەی خۆی و شێوازی ممارەسی حزبی لە هەرێمی کوردستان لە شێوە مارکسیەکەی کە بەداخەوە هەر لە سەرەتاوە هاتووە بۆ ناو هەموو حیزبە کوردیەکان بگوازرێتەوە بۆ شێوە ئەوروپا لیبرالەکەی بەڕێزە لەو بارەوە دەڵێتی ئەوی زەبەت خۆی بێگومان ینی کاتێکە هەموو حکوومەتێک لە دنیاە دوجار ینی ئەگەر شیکەیتەوە بریتێ لە حیزبێک یان چەند حیزبێک
يعني ئەوەی کە ینی حیزبەکان تەحویلە بن بۆ حکوومەت کەواتە ینی تۆ ئەگەر نەبیتە خاوەنی حیزبێکی باش حیزبی باش یعنی چی یعنی حیزبێکی شەفاف یعنی حیزبێکی مؤسساتی یعنی حیزبێکە باوەڕی بە پرەنسیپە ئەساسیەکانی دەوڵەتداری هەیە یعنی باوەڕی بە ئازادی ڕادەربڕین و بە سەروەری یاسا هەیە تۆ تا نەبیتە خاوەنی حیزبێکی بەم جۆرە یان کۆمەڵە حیزبێکی بەم جۆرە لە ڕاستیان ناتوانانی بیتە خاوەنی حکوومەتێکی باش بۆیە ینی ئێمە ئەبێ فۆکەسی جددیمان لەسەر حیزبەکان زۆر جار بۆ نمونە کە تۆ ڕەخناگری لە سیستمی بەڕێوەبردننی حیزبێک لە حیزبەکان ڕوبەڕووتە بنەوەڵێن دوجار ئەمە حیزبەکەی خۆمان و ئێمە چۆنمان بوێ ئەوە بەڕێوەیە بین هەر چۆنێک بێ لە ڕاستیان قسەیە هەڵەیە نەمەوانە چکە تۆ وەکو هاوڵاتێک گەس ئەندامی حیزبێکیش نەبی حەقی ئەوە تایبەتی لە هەرێمی کوردستان کە حزب زیانیە لە حکوومەتی بیزابێت یعنی ئەوەیەکە لە مبەڕەکان کە حیزب و حکوومەت جیاوازنی لە یەکتری ئەمە یەکەم دووەم ینی حکومە حیزبەکانی ئێمە یعنی لەسەر بودجەی خەڵکەژین بۆیە من وەکو چۆن حەقمە لەسەر وەزیری قسە بکەم حەقمە لەسەر ئەندام مەکتەب سیاسی و حیزبێکی تریش قسە بکەم بەڕاستی ئەمە دووەم سێم سەبەب سێم ئارگۆمنت ئەوەیە کە دوجار ئەگەر حیزبەکە حیزبێکی دیموکرات بوو ئەتوانێت دەوڵەتێکی حکوومەتێکی دیموکراتی دروستکە بەڵام ئەگەر حکوومەتەکە خێڵەشی بوو نادیموکرات بوو ئەسکەری بوو مخابەڕاتی بوو دوجار ئەم حکوومەتەش هەر بە هەمان شێوە هەمان فۆڕمی ئەو هەڵەگرێ بۆیە ینی زۆر گرنگە ئێمە فۆکەسمان لەسەر ینی چۆنێک فۆکەسمان لەسەر حکوومەتە وەزارەتەکانە پەرلەمانە قەزایە ئەوەندەش و زیاتر لەسەر حیزبەکان بێ هەتا منە گەندامی حیزبێکیش نەبن بەڕاستی بۆم هەیە کە قسەی لەسەر بکەم دەکرێت زۆر جاریانی خودی مؤسساتی ڕسمیش هەر قوربانی حیزب بێ وەکو چۆن کۆمەڵگەش بێگومان قوربانی حیزبە ئێستا ینی بۆچی وزارەتەکانی ئەمە خراپن چونکە جوجار ینی کۆمەڵێک کادیری حیزبی خراپ فاشیل زۆر جار ینی کە کەسێکرێتە وەزیر لە ڕاستیا لە حیزبە ینی ئیشێکی ینی شکستی هێناوە لە حکوومەتە ئیشێکی بۆ دۆزرێتەوە بۆەوەی کە فەراغی پڕکاتەوە دوجار هەموو نەخۆشیەکانی حیزبەکەی تەحویلەکە بۆ ناو حکوومەتیش بۆ ناو وەزارەتەکەشی ئیتر لێرەوەی کە پێتر تەکەتولچێتی و حیزبگەرایی و جۆرەشتانە ماڵیە ینی خۆ سێرکە ینی ئەبێ بەڵام ینی هێشتا جیاوازێکی لە بینی حیزب و حکوومەتە چۆن چکە دوجار ئەوەی کە تحکم بە حیزبێکەوە کابریتە لە چی نظامی داخلی حیزب ئەوەی تحکم بە حکوومەتەوەکە چییە قانونە دەستور کەمە دەستورمان دەستوریشمان هەیە ناڕاستەوخۆ کۆمەڵی یاسامانەیە کە ڕەهەندی دەستوریان هەیە ینی قانون و دەستورمان هەیە ئێمە دوجار کاتێک ئەم کادیرە حیزبیە ینی ئەبێ ئێتە ناو حکوومەتەوەکەی ئاسایشە ینی ئاسایشە کادرێکی حیزبی مەکتەب سیاسی حیزبێک بن وەزیر بێ سەرۆک وەزیران بێ پەرلەمانتار بێ شتێکی دەربێ بەڵام ئەبێت ینی قاچ بەرز کاتەوە لە ناو لە نظامی داخلی حیزبەکەی خۆیەوە بێتە ناو نظامی داخلی نظام و قانون و سیستم کە لەناو حکوومەتە هەیە واتە ئەگەر لێرە نظامی داخلی حیزبەکەی جێبەجێەکە لە پێناو مەسلحەتی ئەندامەکانی حیزبەکەی خۆیان ئەبێ لێرە قانون و یاسا جێبەجێکە لە پێناو مەسلحەتی ئەندامەکانی حیزبەکەی خۆی و ئەندامەکانی حیزبەکانی تریژ و خەڵکانی بێلایەنیشە ئەم تێکەڵاویە لێرەوە دێ زۆر باش زۆر سوپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر سەمەد ئەحمەد مامۆستای زاکۆ زۆر سوپاس دەکەم هەروە زۆر بەڕێز مامۆستا محسین ئەدیب بە هەماشێ مامۆستای زاکۆ گفتوگوی خۆش بەکەمەوە زۆر سوپاس دەکەم بە ئامادەبوونتان سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تا لە گفتوگوی شتر پێتان دەگەم و هەموو لاک بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ